سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون لەسەر پرسێکی گرنگ دەکەین کە پەیوەندیدارە بە ژیان و تەندروستی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی پشکنین و دڵنیایی جۆری کۆمەڵێک زانیاری لە کە هەندێک شوێن کاری تەندروستی دەکەن دەرمان دەفرۆشن جوانکاری دەکەن دەرزی لە خەڵک دەدەن چوزانم کۆمەڵێک شت کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە بەڵام لە هەمان کاتدا کارەکانیان لە دەرەوەی یاسایە نایاساییە ئێستاش تیمەکانی پۆلیسی شارەوانیەکانی هەولێر کە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی پشکنین و دڵنیایی جۆری هەڵمەتێک دەست پێ دەکا با بزانین دەچینە چ شوێنێک ئەوانەی سەرپێچیان کردووە لە چێوەی هەولێرن وە چیان کردووە سەرپێچەکان دکتۆر سڵاوت لێبێ پێم بڵێ بەرنامە چی ئەمڕۆ بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پشکنین و دڵنیایی جۆری زانیاریمان هەیە کە نزیکەی 7 شوێن پێچەوانەی یاسایی دەرمانخانەیە کە 4 کۆگای دەرمانە کۆمەلگایەکی پزیشکی و سنتەرێکی جوانکاریە کە ئەوان دەرزی و جوانکاری بۆ خەڵک دەکەن بەبێ هیچ مۆڵەتێکی هەبێت و هەم لە شوێنەکان شتی نایاسایی و دەرمانی نایاسایی هاور دەکران بۆ دەرمانی نایاسایی مەبەستە لە چیە؟ نایاسایی بە شێوەیەکی قاچاق هاوردەی هەرێمی کوردستان کرا و نازان ئایا چۆنێتی هەڵگرتنەکە و چۆنێتی بەکارهێنانەکەی چۆن بووە دەرمانخانەمان هەیە بەڵێ سنتەری جوانکاریمان هەیە کۆمەلگەی پزیشکیمان کۆمەڵگەی پزیشکی بەڵێ کەوایانی پزیشکی تێدایە بەڵێ پزیشکی تێدایە سەیدەلێ تێدایە و 4 کۆگاشمان هەیە کە دەرمانیان فرۆشتووە بە شوێنی ناڕەسمی ئەو دەرمانە چییە؟ ئەو دەرمانە و دەرمانی زەختە ئەوانەیە کە تووشی بەرزبوونەوەی پستانی خوێن دەبن باشە دەرمانەکە بۆ خۆی کێشەی نییە شەریکی ڕسمی داخلی دەکە بەڵام ئەو مادەی دووەمیان ئەگەر متابعە بکەیت ئەو ڕسمی ئەوەی سەرەوە ئەسڵیەکەی ئەوەی خوارەوە تەقلیدەکەیتی باش ئەو تەقلیدەکە و بە شێوەیەکی نایاسایی هاوردەکراوە و دەرمانخانە دەفرۆشێت دەمانوێت بزانین ئایا لە کوێی کڕێوە چۆن هاتووە چۆن ئێستا تەقلیدەکەی فرۆشتووە؟ بەڵێ ئێوە زانیاریتان هەیە لەسەر بابەتە؟ باشە بەس دەڵێن تەقلیدی دۆمتان فرۆشتووە ڕاستە ئەمە؟ نیتما ئێستا لێرە نەداماوە نەمایە پێشتان بۆ فرۆشتان نازانم وڵای سیڤیکار هەر هەبووە سیڤیکار تورکیەکەی تەقلیدەکەی ئەوە لێرە فرۆشرایە ئەوە تەڕسمەکەش ئەوەش مێزەکەی خۆیانە ئەوەتە ئەوەی سەری ئەسڵیەکەی ئەوەی خوارێ نایاسایەکەی ئێستا ئەمە ڕاستە ئەم زانیاریان ڕاست نییە لەوانەیە تورکی هاتبی تورکی فرۆشرابی ئەوەشی هەیە ینی نازانم یعنی ئەوە ئێستا بەڵگەیان هەیە کە لەسەر مێزەکەی ئێوە بووە لەم دەرمانخانەیە دەرمانی نایاسایی فرۆشراوە ئێوە دان بەوە دادەنێن ئەم شتەکراوە لە زۆربەی سێدەلەکان ئەو شتە هەیە ینی تورکیش لە زۆربەی سێدەلیەکان دەرمانی نایاسایی دەفرۆشرێ تورکیش هەیە ینی تورکیش دەفرۆشرێەوە دەفرۆشرێ هەندێک کامەران تەوزیحەکە هەندێک دەرمانی تورکی هەیە شەریکە بە خۆی داخلی دەکات ڕاستە تورکیا بەڵام وەکالی هەیە بە خۆی داخلی دەکات بە شێوەیەکی یاسایی بەڵام ئەو دەرمانی کە کێشی هەیە ئەو بە شێوەیەکی نایاسایی داخل بووە باشە ئێستا لەلەتان هەیە ئەو دەرمانە ئەو دەرمان نەخێت نیتان ئەوە بەخۆی زەختی ئەوە دەرمانی زەختمانە و ئۆتەلێنێ نیتان ئەوە دەڵی دەرمانەکەمان نییە دەرمانەکەیان نەمایە ئێستا ئێوە چی لەگەڵ دەکەن لەگەڵ ئەم برادەرە ئەمە داوای ڕوونکردنەوەیان لەگە دەکەین بزانین ئایا ئەو دەرمانە ئێستا بە خۆمان چێکە سەیدەلەکە دەکەین بزانین ئایا دەیدۆزینەوە یان نا بەڵام ئەو بە بەڵگە لامانە کە مێزەکەش ئەگە سەیری کامیرە سەیری بکە یعنی ئەو دەرمانە لێرە کڕاوە باش ئەمە ئەو دەرمە ئەوەی سەرەوە ئەسڵیەکەیە ئەوەی خوارەوە نایاسایەکەیە بەڵێ ئەوتە ڕسمەکەی دیارە خۆ شوێنەکە دیارە دەرمەخانەکە بۆ خۆشی دانی بۆ دانا دەڵێ نەمان ماوە زۆر دەرمانی نایاسایی دەفرۆشرێ بەخۆی هەندە هەیە شەریکات ناتانی پەیایکە
ناتوانین پەیدا بوو سەریکات ینی ناچاریە 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 بەڵێ، ینی بەڵێ. بۆ پڕکردنەوەی بازارە بەڵێ بەڵێ لە زۆر جێگا. سیستەمتان هەیەوانە لە کاتی فرۆشتن سیستەمەکەمان بۆ چێکەوە کە ئەو دەرمانەتان فرۆشتیە با بزانین. هەتان بۆ تەرکی سیستەمە لە سیستەم نییە لەبەر لە سیستەم نییە ئەوە ژێکەکە لە مشکلەکان کاکەمەرانە بەڵێ. سیستەم نییە لەبەر ئەوەی ناتوانن لە سیستەم داخلی بکەن چکە دەرمانەکە نایەساییە ئەو مۆزوعەکە ینی بە ئەنقەس داینانێن بە خۆیان داینانێن لەبەر نەبێتە بەڵگە و دلیلێک لە سەریان بەڵام ئەمەوە گەورەترین بەڵگە ئەوەیە کە ئەو دەرمانە لێرە بە ئێستا ئەوە دەڵێ خۆمان نەمان بۆ ئێستا هەتان بۆ دەرمانەیە قەینا بە کاشێ دەفرۆشەیە ئەدیکا ئەو دەرمانە ئەو دەرمانەمان لێرە ئێستا و دەرمانەتان هەبوو ئێوە من نازانم هەبوویان نا بەس تشتی تورکی تۆ هەموو ساحب دەکەیت ئەم ساحب نیمە مۆزەف لێرە ئیش دەکەیت بەڵێ بەڵێ لە سەردەمی تو کە لێرە کارت کرد ئەو دەرمانت بینیوە بینیتم ها دەرمان دەکڕی چت کڕی وڵا دەرمان و داکەم کرد باشە ئەو دەرمانە کو دەزانی ئەسنیان عادیە دڵنیای نازانی ئێستا وستی کەرەی لەسەر دەزانم ستیکەرە چیە تاکی نیمەش ئەسلی بیان نا تاکید نی یاری بەس هەر ئەڵەم خۆش لەسەرم بوو. لە سەیدە لێ شتێک دەکڕیت و خۆشەنسە ئەرێ بە چەند کڕیەوە وڵا 50 زانم ئەدی گران هەرزانی هەر نەت پرسیە ناوەڵ یەکەم زار بێ مێرە یەکسەر دەچێت سەیدە لێ و دەرمانەکە دەکڕی لە شەریکەکە ناپرسی لە براندەکە ناپرسی ستیکەری حکوومەتی لەسەر یان لەسەر ناپرسی وەزا بەزۆکی خۆی بیتەوە وەز شەریکە ئێستا وەچ خۆیتی ئەتۆ دیتێ و دەرمانە گوتی وەچ خۆیتی وەچ خۆیتی ئەوەی ینی دایکت گوتی نفسی قەپێلە بینە گوتی وەچ خۆی بیتنەوە وەرەقەکەش نووسێن باشە ئێستا ئەو ستیکەرە نازانێ ئەو ستیکەرە لەسەروی لەسەر نەوی بۆ تو گرنگ نییە نازەمە منی ناز باشە ئەمە ستیکەری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بۆتە شتێکی ناچاری لە هەر دەرمانخانەیە کە بە هەر هاوڵاتێک دەرمان بکڕێت زەڕوڕە و ستیکەرەی لەسەر بێ هەرچەندە بەشێکی زۆر لە دەرمانەکان ستیکەری لەسەر نیە چونکە بەڕاستی لە دەرمانخانەکان تا ڕادەیەک هەرچەندە چاودێری هەیە بەڵام بازار ئازادە خەڵکێکی زۆر دەرمان دێنی لەم وڵاتانە هەندێک جار چوزانم فریای ئەوە ناکەوێتە لە کوالیتی کۆنتڕۆل دەربچێ بەڵام گرینگە من بەرچاوڕۆنی بدەم بە ئێوە هەر دەرمانێک بۆەوەی کە دڵنیا بیت ئەم دەرمانە بەڕاستی پشکنینی بۆ کراوە لە کوالیتی کۆنتڕۆل دەرچووە ئەم ستیکەرەی وەزارەتی تەندروستی لێ دەدرێت کە زەڕوڕە ینی ئەو کات تەواوتر دڵنیا دەبن کە ئەمە دەرمانێکی سەلامەتە و وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە فلتەرەکەیدا ڕۆیشتێ دەرمانە. ئەم بەڕێزەی کە لەم دەرمانخانەیە کاری دەکرد باسی لەوە کرد ئەو دەرمانەی کە تیمی تەندروستی بەڕێوەبەراتی پشکنین دڵنیایی جۆری باسی لەوە کە ئەو دەرمانە ساختەیە کۆپی کراوە نابێ بفرۆشە گوتی نییە بەڵام دیارە تیمەکان دەستیان بەسەر ئەو دەرمانە داگرتو هەمان دەرمانە دکتۆر بڵێ کاکامرە ئەمە بیدات کە داخی بوون پرسیاریشمان لە بەڕێزیان کرد و تێ و دەرمانەمان نەماوە بەڵام ئەوە لێرە ئەو دەرمانەکان هەیە کە کامێ سیریکە بەڵێ ئەوە هەمووی مەوجودە هەمان دەرمانە ئەمان دەرمانە بڵێ دۆزیتانەوە بەڵێ باشە ئەگەر بینی ئێرکانە ئەوە دوونەوە ئێستا بۆ ڕوون دەکەمەوە باشە ینی لە شوێنێکی وادانراوە کە بەرچاو نییە بەڕاستی سیڤی کار سیڤی کار بەڵێ باشە ئەمە دەرمانی فشاری خوێنە زەختە کە بە کوردەوەری خۆمان خەڵکی سادە باسی لە زەخت دەکا تیمەکانی تەندروستی دەستیان بەم جۆرە دەرمانە گرتووە من پێم باشە بە چاوڕوونی بدەم بە بینەران ئەم جۆرە دەرمانە هەیە دوو جۆری هەیە جۆرێکی براندە کە دەرمانێکی باشە بەڵام ئەم جۆریان کۆپیە بابزانین ئەم کۆپیە خراپیەکەی لە چییە بۆچی ئەوانە دەستیان بەسەرداگرتووە وەک بڵێن کە دەرمانێکی قەدەغە کراو بێ ینی هۆکارەکەی چییە دکتۆر پێم بڵێ ئەمە بۆ دەستی بەسەردا دەگرن تورکیا دەرمانی خراپ نییە وابزانم ئەوەی من تێگەیشتمم وابزانم دەرمانەکانی خراپ نییە بەڵێ ئێستا بۆ ڕوون دەکەینەوە ئێستا ئەوە نمونەیە ئەو نمونەیان ئەوە چل بە جوڕحەکەی 40 ملیگرام لەسەر 10 ملیگرامە هەردووچی قاچاقە بڵێ ڕاستە تورکیا دەرمان تورکی مەوادی باشی هەیە بەڵام نازانین ئایا ئەو دەرمانە چۆن داخل بووە بە شێوەیەکی ناسای هاتووە ئایا شێوازی هەڵگرتنەکەی چۆن بووە بەڵێ زۆر جار هەیە بۆ نمونە پاکەتەکە بە بەتاڵی دەهێنن ئەو پاکەتە دروست دەکەن بە بەتاڵی شەریتەکان و پاکەتەکە بە جیاواز دەهێنن لەبەرچی لەبەر خاتری ئەوەی کە حملەی لە گومرگەکان حملەی کەمتر بێ بە شێوەیەکی ستیکەریشی پێوە نیە ستیکەریشی پێوە نیە بۆ خۆی جێ گومانەوە بەڵێ 100% لە جێ گومانە و تازەش بۆ دڵنیابوون بۆ ئەوی کە مەسەرەن وەکو نایانی ئەوەی کە
غەدت لەو شوێنە نەکرێ لەگەڵ جەماعەتی کوالتی کۆنتڕۆڵ قسەم کردووە لەسەر ختم ئێستا باش نمبەرەکەشم بۆیان ناردووە کە جوابی ئەوم بدەنەوە بزانین ئایا دڵنیا بنەوەی کە ئەوە داخل بووە و باشە. بە ڕسمیات یان نا باشە. بەڵام بە 100% ئەو دەرمانە نایاساییە ئێستا ئەم دەرمانە کە پێی دەگوترێت سیمێ بەخۆی ئەنتی هایپەرتێنسڤە بۆ زەخت بەکاری بۆ ئەسلیەکەی چۆنە هەمان بەرگە هەمان بەرگەمان شێوازە بەڵام نووسینەکەی فەرقی هێستا بە نمونە لامانە باشە نووسینەکەی فستیکەری لەسەرەوەی ستیکەری لەسەر بەڵێ. کەوایە تیمەکانی تەندروستی دڵنیایی دەدەن بە هاوڵاتیان ئەوانەی ئەم دەرمانە بەکاردێنن لە کاتێک ئەم دەرمانەتان کڕی تکایە با ستیکەری وەزارەتی تەندروستی لەسەر بێت چونکە بەڕاستی ئەم جۆرە دەرمانە کۆپیکراوی هەیە کەس نازانێت لە چ وڵاتێک هاتووە ناوەڕۆکەکەی چییە چەندە سوودی هەیە چەندە زیانی هەیە ئێستا ئێوە چی ئیزراتێکی لەگەڵ دەکەن لەگەڵ ئەم دەرمانخانەیە ئێمە وەکو بڕیاری لێژنە لەگەڵ زەمان قسەمان کرد لەبەر ئەوەی دوو سەرپێچی هەبوو باشە. دەرمانی تریشەیە دەرمانێکی تەشمان دۆزیوەتەوە ئەوە تەژ ئەوەش سەرپێچیە؟ بەڵێ بەڵێ ئەوش سەرپێچیە ینی هەر بۆ ئەوە نیە ئەوەش دەرمانێکی تریش ئەویش هەرنن وەکو ئەوە بە شێوەیەک بەڵێ تۆفرانی لەوە بەوانە زیاتر مەسائلی ئەویان هەیە مشکلی عسابیان هەیە نەفسیە زیاتر ئەوەش قەدەغە بڵێ ئەوە شەریکە هەیە بۆ خۆی بە ڕسمی کەوای دەیێنێ ئێستا ئەگەر پشکنی بکرێت لەوانەیە بەشێکی زۆر لە دەرمانەکان کە نایاساین لێرە دەستی بەسەردا بگیرێ ئێوە هەر سەرپێی ینی لە ماوەی چەند دقە ئێمە لێرەینە چەند دقە ئێمە هەمووی 5 دقەیە دقیقە دوو سەرپێچی مام دۆ بەڵێ باشە بەڵێ. ئیجرات چی دەبێت ئیزرا دەمە شوێنەکەدا دەخەین وەکو بەڕێبەرایەتی ئەوان دێن سەردان دەکەن ئەو کتاب و ئەولیاتی و داخلبوونی ئەو ئەوڕاقەی کە ئەو دەرمانیان هێناوە با بێم زانین بەس شێوازێک سزا چی دەبێت سزا حەسەب ئەو ئیجرات ئێستا مە شوێنەکە دادەخەین داخستن دواتر لە بە گوێرەی کاری ڕۆتینی مەسەلەن کە ئەوڕاقی هەیە بزانین ئەگەر هەیە بێ یعنی چۆن بەپێی- داخل بە بەپێی ئەو بەرنامەی کە خۆ هێتی ئێستا دەرمانخانەیەک لێرەدا دەخرێ دەڵێن دەرمانی ساختەی هەبووە ئەم جۆرە ئیجراتانە چۆن دەبینی طبعا والله من أمانة ناس بس يعني باش تشي باشا طبعا باش. أقدر ماني ساختي هبي وڵات بەڵگە هەبوو بس دەرمانی من- کۆپی کراوە من شركة أساسية بيم هي باشە وهيز أقام لإيش درمانية باشە بس أقدر ماني ساختها هبي بەڵام طبعا زۆر کەس هەندێک جا قسە دەکە هاوڵاتی دەرێن کاکە وەڵی دەرمانخانەکان بەشی زۆریان دەرمانی خراپ دەفرۆشی حکوومەتیش چاوی قەپاتە وەزای تەندروستی چاوی قەپاتە ئەم ئیزرائەتانە وا دەکە دەرمانی خراپ نەمینی بالرأي من لولاتي خوما لكردستان أوك بويت سبب مال ويراني بو إما درمان. نكردني إجراءاتها نەکردنی ئیجرا إجراءات نكري بەڵام ئێستا ئەوە کراوە حالیان ئەوە کاتی بس نازل من ناي ناس بخوي نازل بظلم اللي كراينا نایترستەیە يعني أنا أخر طبعا لا تكون بەڵام بەڵگە هەبوو قبل جاها بي حق خوتي باشە پێم لەەوە ئیزرائەتانی وەزارەتی تەندروستی قامیت لەسەر مەسلەی دەرمانی ساختە دەیکات چۆن دەیبین زۆر باشە طبعا ئەمن یەک ئەوم هەیە لەسەر سعری سەیدەلەکان یعنی زۆر جار هاوڵاتی هەیە بابرین دەرێ ئەو ڕاستێتە چی هەیە بای 100,000 لە جێیتکە کڕێتی عینی شەریکە بای 56,000 بوو یانی 30,000 فەرق یعنی ئەوە زۆر مهمە تەسعیر بکرێن نرخەکان هەمووی دیاری بکرێن بەێ یعنی بە دوواداسوونی لۆ بکەن ینی بێزگە لە کوالێت نرخەکانش بەڵێ یەک ئەوە بووە یعنی بابرین یەک شەریکە بووە سعری جواز گرانتر بوو ئێستا دەرمانخانەیەک داخرا لە بەرچاوی خۆت بینیت وتیان دەرمانی باش نەبوو ئەمە ئیجراتت پێ باشە ئەو حالە چاودێری هەبی لەسەر هەمووان بەتاکید باشە هاتوینەتە شوێنی دووەمی بەسەرکردنەوە کە کۆگایەکی دەرمانە پێشتر دکتۆر ئاکار باسی لەوە کرد کە لێرەش سەرپێچی هەیە بابزین سەرپێچیەکان چییە بەڕاستی ئەو زانیاریانەی کە دراوەتە تیمی تەندروستی پشکنین و دڵنیایی جۆری وەکو پێویستە یاخو زانیارەکە وەکو پێویست نییە ئێستا لەگەڵ تیمەکە چاودێری کۆگاکە دەکەین و دەرمانەکانی بەسەر دەکەینەوە بابزانین چەندە ڕاستە ئەم زانیاری.
ئەو شوێنێکە دەرمانەکەتان پێداە شوێنش ناڕسمیە سەرچ ڕسمی نیە هەروەکو پێشتر مەسەر مەداخەکان ئاگدا کرێتەوە تەنها دەرمان بدەن بە شوێنە ڕسمیەکان و نۆرینگە و ئەو سەدرانێکە غێر ڕسمینە دەرمانیان پێ نەدرێتن بەداخەوە ئەو شوێنێکە ئەمە داماخسێک لەو سەدرانێکە لە قایمەکە پرستاندا هەیە ناوی مەدەخەکەی گۆی تێدا هەیە کە دەرمانتان پێدایە زانیارێکە ڕاستە زانیارەکەی ڕاستە ئەمە بەس دەدەینە سەیدەرێک ڕسمیەکان کە ئێستا ئەگەر دراویتە سەیدەرێکی ناڕسمی کەوایە خەتابار دەبێت باش ئەلێران هەندێک سەیدێلی هەیە مەسەلەم ئاگادارنینە کە قەپات دەکرێتن ئێستاکە بۆ نمونەم دوونێکە چینە سەیدێلێکی سەیدێلەکە دەفرۆشێتەوە کە سەیدێلەکە دەفرۆشێتەوە ئەم ئاگادار ناکرینەوە تعامل لەگە سەیدەلێ دەکەن لەگە کەسەکان ئەمە لەگە کەسەکە دەکەین و لەگە سەیدێلەکەش دەکەین دەبی شەهادەکەش بینیتن خۆی بیدایەتی ئەو سەیدەلیانەی کە دەکەنەوە هەتا ڕێپێدانی وەردەگرن دەبی هەندێک دەرمان لە ناوڕەفیبی چکە سێ چار جار لێژنە دەچیتن سەدانیان دەکاتن هەندێک دەرماندایانە ناوڕە باشە دکتۆر پێم بڵێ ئێستا ئەوانە دەرمان دەفرۆشن کابراەک دێ دکتۆرە دەڵێ کاکە من یەک دەرزەن دەرمان دەکڕم یان نازانم چەند دەکڕم مەداخەکان دەرمان دەدەنە شوێنە ڕسم دەدەنە سەدەریەکان نادەنەوە نۆرینگە و ئەو شخصێک بێتن کە بایهان برێت ئەو مەوادم دیبێتن تەنها شوێنی ڕسمیە مەسەن سەرپێچی ئەوانە دایتیانە ئەوانە یاردەدەری پزیشکی ئەو قایمە بەدەستمە گەیشتێت تەنها سەیدەکە سەیدەکە غێر ڕسمیە سەیدەکە شەهادەی نییە پێشتر ئەو سەیدەمان داخستێ ناوی ئەو مەدخەرە و هەندێک مەدخەری تریشی بەس گوناحیوانە هەیە ئەوان دەرمان دەفرۆشن دەدەن بە ینی دەڵێ کاکە لە کەرتی تەندروستی کار دەکەن من نامداوەتە کابراە کرێکاری بکە سوزانم کابراە ماز بفرۆشە کامەران دەبی دەرمان لە دەست کەسەشی ئەمین دابیتن لە دەست سەیدەلانی دابیتن نەک کەسێک مەسەلەن شخصێک بێتن کارمان دەگبیانە هەر کەسەشتر بیتن کە دەرمانێک داواکات پێ بدرێتن یاخود شخصێک بیتن کە لە سندیکای ڕێگەی پێ نەدراویتن دیارە کەسە پرۆفشناڵ نێن لەو باری خۆی بۆیە ڕێگەی پێ نادرێتن ئەگە شوێنێک ڕێگەی پێدرا ئەو شوێنە ڕسمی بوو مەدخەر دەرمان پێ بدەن هیچ مشکلێکمان لەگەڵ نییە بەس ئەو شوێنەکە دەرمانی پێدرایە شوێنەکە ڕسمی نییە ئایا ئەو مەدخەرە زانیتی شوێنەکە ڕسمی نییە یاخود کو بڵێ ئەو شخصی کە سەدەکەی دەنات پێڵی لەوانش کردی ئەگەر ینی ئەم ئەوەی کە باسی لێەوە دەکەن ڕاست بێت ئەمانە سزایان چی دەبێت ئەمە ئاگادارکردنەوەیان پێدەین ئاگادارکردنەوە پێدەین بانگشتی دایرەکەی خۆمانیان دەکەین کە لێن دەرەژووری نەخێ ژووری قانونی لێن دەرێ ئیزرات قانون لەگە دەکات باشە پێم بڵێ ئەو شەرت و مەرجانە ڕاستە بۆ نمونە تۆ کۆگایەکە تێ خەڵکێک دێ دەرمان لێ دەکڕێت دەڵێ ئەوە دەبێت فەرمیبی ئێوە چۆن دەزانی کو یەکەم دارکە سەیدە لێ دێتەکنە من ئەوەل شت شەهادەکەی دووەم شت بزانە چیە تەئیدی دەکەم مەسەرەن سەیدەلێکە نادەنە هەموو کەس نانە ئەبەت ئێستاکە من هەندێک سەیدەلەم هەیە مەسەلەن ئەسڵەن گومانێکی لێکم مەوادی نادەمێت ئێستا آخر هەیە شەریکە هەیە بە قاچاقی دەرمان بە قاچاق بەڵێ ینی دەرمانی قاچاق زۆر بووە بەڵێ دەرمانی زۆر بووە هەیە لە بازاری زۆرە زۆرە بڵێ زۆرە بەس ئێستا لەوەتی ئەو ڕێ شوێنانە گیرایتە بەرێت توندە پێش ماوەیەک بەرنامە کراوە بوو ئێستا باشترە چاودێریەکە زیاترە چاودێریەکە زیاترێ بڵێ باشەوە دەڵێن دەرمانی قاچاقیش زۆر کامەران دەرمانی قاچاق هەندێک زار پێویستە هەبیتن بۆ هەندێک زار پێویستە لەسەر قاچاق ئێستا داتان خز ئەوکە کابرای خاوەن سەیدەلێ دەرێ سیرکە تەمەشا ئەم دکتۆرە بەڕێز بکە دەرمانی خانەی منی داخستیە دەژێت دەرمانی قاچاقیش دەبێ هەبێ کامەران کە حکومەت نتوانین مەسەن ئەو دەرمانی دابین کاتن بۆنەوە دەرمان سەرەتانیەکان کە حکومەت دابینی ناکاتن چکە بڕەپارەی زۆری دەبێتن و هەندێک شەریکێشێ ناتوانین مەسەن لەگەر عراق کۆنتاکت نییە ناچاری بە قاچاق بێتن ئێستا دەرمانخانە هەیە لە هەولێر دەرمانی سەرەتانی هەیە قاچاقیشە ئەمە دەبێت دەستخۆش لەو قاچاق چێش پێن کە دەرمانەکە دێنین چکە بڕەپارێکی ئێزگار زۆر بەس هەندێک دەرمان هەیە کە مەسەن پێویست نێت و ئەو دەرمانە مەسەن 50 شەریکە بەدیلی هەیە پێویست ناکەوت بەدیلی ئەوی بە قاچاق بێتن ئەگەر حکومەت بتوانانی مەسەن ئەو دەرمانە سەرەتانیەکانی مەسەن ئەو دەرمانێکە شازن ئەوانش بینیتن ئەو کات ئیزراعاتیمە لەگە ئەو دەرمانخانەش دەبیتن کە دەرمانی سەرەتانەکان ژین سنتەرێکی جوانکاریە تیمەکانی تەندروستی پێیان وایە لێرە سەرپێچیە با بزانین سەرپێچیەکانیان چییە بە چ شێوەیە کە وەڵامی ئەوانش چی دەبێت بۆ تیمی تەندروستی. ئیجازەی سنتەرتان هەیە؟ ناوی سنتەریەوە ئەو ناوی سنتەری ناکلینی نییە ئاخە بەس ئێستا وا دەگۆڕینەوە دکتۆران ئەمە جارێک کەش هاتینی ئێرە ئەبزانام لەگەڵ جەناب سەما کردیان
ئیجازەی سنتەرتان نەبووە ئیجازەی سنتەرتان هەر نەبوو بڵێ تەواو بۆ 2000 نانا بانگۆ بەس ئیجازەی ئیشکردنی ئەوەکەتان هەبووە ینی پیشەیی دکتۆرەکەتان هەبووە کلینیک وەکو ئەوی دکتۆر مەسەلەن ئیجازەی نەقابە گۆزیتی ڕێ دەدەین کە ئەو دکتۆرە لە ئیشی پیشەیی خۆی بکات وەکو کلینیک لە ناو سنتەری ئێرە بەڵام ئەنگو ئیجازەی سنتەرتان نەبوو ئێستاش کات و دەرێ ئەمە ناوەکەی دەگۆڕین لە سنتەر لە بۆ پۆلی کلینیک یان لە بۆ کلینیک ئۆکەی ئەمەم وەکو ئەوی هیچ مشکلەکمان نیە بەڵام ئەو ئیشانەی کە لێرە دەکرێت نابی بکرێت ئێستا ئەنگۆ ئەو کێستامە گرتیە نسخەی عریزەکەم دایت لە نیقابەی موجودە نسخەکە باشە بە تۆ بۆ زووتر معاملت نەدەکرد مانجی دوازدە دایتم معاملە دەست پێ کردە بەستەوە نەبووە نسخەکەم دایە قەتعشم لێ کردیتەوە کات تۆ قەت هەمان نەبوو لە دەرێ قەدادێکە بەس ئیشکردنەکە شەرتە تو ئیشت کردی اوكي معاملة ئیشکردنەکە شەرتە تو کەیست بەڕێ کردی هەندێک کار هەیە مەسەن پزیشکی پێست دەتوانێت مەسەن لە کلینیک خۆی بکاتن هەندێک لە سنتەری بکرێتن بۆ مەسەن چانەوەی قژە لەیزەر و دکتۆر بێزگە لە پیشەی خۆت چکات کردووە لێرە یعنی وەکو قژ نازانم نەتکردووە کەوای بەس لە اختصاص خۆت تۆ ئیش بەس لەیزەرمان هەیە لەیزەری مولا هەیە بە هەمان اختصاص تو نییەوە بە کاکامەران بەخۆی شتەکەی لێرە لە گۆڕێ ینی لە بۆی حەقی دکتۆر و حەقی خەڵکی دیکەش نەفەوتێ شوێنی دیکە هەیە کابرا سنتەرە سکاڵام ئەمە ژووری سکاڵامانێت چەند سنتەرێک لە هەولێر و لە هەموو هەرێمی کوردستان هەیە دەرێ کاکە ئەگەر وایە ئەو ئیشانەی کە لە کلینیک دەکرێت کلینیکە تایبەتیەکان نەگوەکو سنتەر باشە ئەمەش ناوەکەی دەگۆڕن دەکەینەوە کلینیک ئێمە بەڵێ وەکو سنتەر بەسەرمان کردەوە کە دەرمانەکانی گشتی باشن ئەوە بۆ نمونە ئەوەیان وەکو دکتۆر فەرمووی گوتی دەمانەوێتن هەر کەسەکە بچیتە هەر سنتەرێک یەکەم جار تەماشای باجنەمبەرەکەی بکاتن باجنەمبەرەکە لە هەموو شتێک مهمترە یان ئەگەر ئەوانەی کاکە جوانکاری دەکەن دەچنە لای سنتەرێکی جوانکاری وەکو دکتۆرە بەڕێزەکە باسیەوە کرد باج نمبەر زۆر گرینگە باج نمبەر ئەوەیە کاک دلێر ئەگەر تۆزێک نزیکی بکەیتەوە کاک جبرایی ئەمە گرینگە هەر کەسێک بزانی کە ئەم مادەیە ئەکسپایرنیە کوالیتەکەی باشە یان خراپە سریال نمبەری هەیە سریال پێم بڵێ کەریشی هەیە باشە کەوایە دەرمانەکانی گشتی باشن هەموو شتێکی پاک و خاوێنی تەواوە پاک و خاوێنی تەواوە دکتۆرەکە خۆی لێرە دەوام دەکات چونکە چوونە زۆر جێگا دکتۆر لەوێ نییە بەڵام ئەوە دکتۆرەکە خۆی لێرەیە بە دەوام دەکاتن و چی کەم و کوڕی هەبوو کەم و کوریەکانی بەس ئەوەندە بوو کە ئێمە وەکو تەماشامان کرد بەس ئەوەندە کە مۆڵەتی نەبوو مۆڵەتی کلینیکەی نەبوو مۆڵەتی سنتەری نەبوو دەوانێت مۆڵەتەکەی بکاتە مۆڵەتی کلینیک باشەوەی ئاگاداری دەکەنەوە بیگۆ ئێمە ئاگاداری دەکەینەوە کە مۆڵەتەکەی بکاتە مۆڵەتێکی کلینیک و بۆ ئەوەی کە هیچ مشکلەیەکی باشە ئێوە لە هەفتەیەک چەند جار سەردانی ئەم شوێنانە دەکەن ئێمە هەفتانە 3 ڕۆژ 4 ڕۆژ دەرچوونمان هەیە بە بەردەوامی لە بۆ هەموو سنتەرەکان لە بۆ هەموو دەرمانخانەکان لە بۆ هەموو کۆگەکانی دەرمان بەڵێ هەرچەندە کە تیمەکانمان کەمن بەڵام ئەمە داوا دەکەن کە تیمەکانمان ئەگەر زیاتر بیتن زیاتر دەتوانین ئەو پێویستی بە تیمی زیاتر بازار شوێنتان داخست لە 2020 هەر وەکو لە ساڵی 2020 300 شوێنمان داخستەوە بە هەمووش لەوانەیە زیاتر کەمتر لەوانە زیاتریش بێت. لە پرۆسەی هەڵمەتی بەدواداچوون بۆ سەرپێچیەکان کە لەگەڵ تیمەکانی تەندروستی پارێزگای هەولێر هەماهەنگ بووین بینیمان هەندێک شوێنی سەرپێچی کار داخران بەڵام ئەوە بەمانای ئەوە نییە کە لە شوێنی دیکەی هەولێر لە کوردستان لە دەرمانخانەکان لە کۆمپانیەکانی دەرمان سەرپێچی تەواو بوێت ئیتر ئەو وڵاتە تەواو خالی بووە لە دەرمانی خراپ هۆشیاری هاوڵاتی بۆ کڕینی دەرمانێک یان بەکارهێنانی دەرمان گرنگترین شتەکە لەم قۆناغی ئێستا خۆی تێدا بپارێزێ لەگەڵ ئەوەشدا تیمەکانی تەندروستی دەڵێن بە پێی توانامان هەوڵ دەدەین لەو شوێنانەی سەرپێچی تەندروستی هەیە ئیجراعاتی یاساییان لەگەڵدا بکەین تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.